دروستکردنی ئاواییەک لە ئاکرێ بۆتە بابەتی گەرمی سۆشیال میدیا لەم قەزایە کە گوایە دیمەنی خانیەکە لە پوریەکانی قەزای ئاکرێ دەشارێتەوە. ئێمەش وەکو ئاژانسی خانی بە دواداچوون لەسەر ئەم بابەتە دەکەین. بینەرمان بن. اف جایەکی لەوان جیهایە و جیهێکی گەرە گرنگە ڕۆژانە سەدان کەس لەوێرە وێنەوان دەگرن و ئاشنا دەبن دیمەنی جوانی ئاکرێ. هەر بەرێ چەندێ مەنەوێتن زیانە بخۆدان عەردی بکەویتن چونکە خانیە ویە و عەردێ ویە مافێ ویە منەوێت مافێوی بەزر ببیتن هەمان وەختیشدا منەوێتن بەرژەوەندیا گشتیا باژێری بکەویتە مەترسیەدا وێرەم داخوازل لانت پەیوەندی دارتکەین قایم و قایمیە و سەرکاتیا شارەوانی ئاکرێ هەر لانەکە پەیوەندیدار فی بابەتەیڤە تەعویزە وی کەسەی بکەن. حتمما ئەگەر ئەف خانیە بهێتە ئاواکردن دێ بەشێکی دیمەنی هێتە ڤەشارتن و مەترسیەوەی چەندە هەیە سبە خانیە تەنشتش ئەویش ئاوا بکەن ئەویش بێژن مادەم وی ئاواکری ئەمیش ئاواکەین ئێدی ئەف دیمەنە هەمی دهێتە ڤەشارتن ئەم پێشبینیەوەی چەندێت بکەین. مەزنایەتی و گرنگیدان بێ ئێرە بەس ئەوە نییە تۆ بێت وەڵا بڵێ من ئێستا جۆرە کافتریایەک دروستەکەم سیمای تێک بدەین نەخێر ئامانجی ئێمە خەونی ئێمە وەکو ئەوەی ئێستا لەم گەڕەکە من داواکارم لە سەرۆکی حکوومەت بابەتی نۆژەنکردنەوە و چاکردنی ئێرە هی ئەوە نییە کۆمپانیای لێرە بێ و کۆمپانیایەک لەوە بێت نەخێر ئەمە شارستانێتە مرۆڤ یعنی شارستان یعنی شوناسی من ئەو بەردانەیە من نامێ شتێکی مۆدرێن بۆ من بێنیت و وەکەوەی لە باڵەخانی ئەوروپا و ئەمریکایەکە نەخێر من کاتێ بمێت تەحەدای ئەوروپیە بکەم تەحەدای هندۆسیە بکەم تەحەدای عەرەبیە تورکیە فورسێ بکەم ئەلەم فەرم وەرە شارستانەتی تو ئەوە شارستانەتی منە من لێرە هەموو دین و نەتەوەکان ژیاوە خوا چۆن لە قورئانە الله یەدعو ئیلا دار السەلام ئێوە بۆ نەتانتوانی کە دەوڵەشتانە بوو هێستانشە بوو لەگە یەکا بژێن بەڵام بێ ئێوە ژیان خدایرم نیت ما مولات الشهي مولاتو كوبي مطعمي او دنجاشي معروف بلنكي دنجا بلنكين الجبار خضروتشي بار خضرو جومي دورو يا بارد اخر جمعه ام بمولاتي شنو كاين دورو باري بيش خوستم بوغاشتيورو وقال بيقول اكرم شيف كان احتمال بوغاشتيورو قلد الجونتر بيتنو خوشتريش بيت وقت مطعمي اون كوبي ودورو باري بيش خرجوا من يوكيريا نو دبرزنجر جمعه دورو خرو وكيريا او دنجا دورو بيدا دنجا ما برخضرو جوميا او دام جومي تي قايم كاين وما مولات شو دام ابو مطعمي وكوفي خدي شو ميديو بالوب كي ابكو نظن كم مقصدو ما تشيا هذا هو دي بالوب كي نظن كم مقصدو ما كم دي كاين تشي ودي شو او كاين وبرجوان ديو غاشتيو خرو دايره احتمال جوون ترى جوون تربي ما مولاتو شاروانیای ما کم مولانا بیت ام به شاروانی ام نشن شور کرد. الوداویه آوایی که تدرس کردن کو بریا ماوایی که داخازیا مولات هب و مولات ورگرته جبو درست کردنوی آواهی پشتی بجین السوشیال میدیا یا دنگو بلاغ بکو دیمن آکریا کفنار دهتا وندا کردن و بزر کردن بسدم آوا کردنوی آواهی ما قصدا ویجهی کرو راست او جه تاراده که ده بجین سیمای کفناریا آکره بزر کرد لی بجین ما مسافه که باشتری جی مای کو او سیما نه تا بزر کردن دیگر داجی بجین ملکی هفلاتیه و بریا ماوی که داخازیا مولات کریه و مولات برگرته جبو درست کردن آوایله ما داخازیا وی که لیکریه کو ببته کافیتریا یک تا کو او دیمن نه تا بزر کردن و نخافتن و جه ویه ملکی ویه و رازماندی ورگرته با درست کردنوی آوایی جبلی وی که جی وکو باجروانی دشانت باجروانی دانینه کو او ارد بهت تملیک کردن جبر کو اف روش و اف کودانت نهال روجه بجین دا صلات باجروانی دانیه کو کجمه که وی اردی تملیک بکد.